بەڵێ سەبارەت بەو ترافیکەی سەرکردەکان لە ناوچەکە واروەها واشنتۆن واروەها سەبارەت بە گرنگی گفتوگۆ و دیبلۆماسیەت لە نێوان وڵاتان لە نێوان هەرێم و دەوڵەتاندا ئەم پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر فیراس نەجماوی شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ میانمانە. دکتۆر بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ترافیەکی دیبلۆماسی لە ناوچەکەیە بینین، ئەم ترافیکە دیبلۆماسیە چی بە دوای خۆیان هێنێ؟ چییە گوزەرێ لەم ناوچەیە؟ بەڵێ بنای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ کەناڵە بەڕێزەکەتان. لە ڕاستیدا سەردانەکەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان وەکو دەستپێشخەریە کە بۆ چەندین کۆبوونەوەی گرنگ لە ڕابردوو لە ئێستا و هەروە پێشتریش سەردانی سەرۆکۆماری تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان، هەروەها چەندین کۆبوونەوەی دیکەش لە ناوخۆدا کراوە لە نێوان سەرکردەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ حکوومەتی فیدرالی. لەسەر بنەمای ئەم سەردانانەدا دەتوانین بڵێن ئەو سەردانانەش کراون کە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کۆماری ئیسلامی ئەرانجام کە سەردانێکی سەرکەوتووە بە هەموو پێوەرەکان لە ڕێگەی ئەو کۆبوونەوانەی کە ئەنجامیدا لە ئێرانەوە. کارنامەکە زۆر جەنجاڵ بوو لە هەمان کاتدا، بەڕاستی سەرکەوتنی ئەو سەردانە و کە ڕەنگە دەنگدانەوەیکی نێودەوڵەشی لێ بکەوێتەوە. بۆ نمونە پاڵپشتێکی ئێرانی هەبوو، هەروە پاڵپشتی هەبووە بۆ گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەبێ ئەوەی کەوا شەڕ و ناخۆشی تێبکەوێت. حکوومەتی عێراقی لە ڕێگەی گوتەبێژەکانەوە لە هەمان کاتدا باسی لە پاڵپشتکردنی ئەو سەردانە کرد، پاڵپشتی لە گفتوگۆی کرد، باسی لەوە کرد کە سەرکەوتووە لە هەمان کاتدا سەرۆکاتی پەرلەمانی عێراقیش بە هەمان شێوە ئەویش باسییان لەو جمو جۆڵە کرد کە بە سەردانێکی سەرۆژیان ناوبەر. چی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ چی چاوەڕێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئەم هەموو سەردان و جوڵە دیبلۆماسیە هەیە؟ بەڵێ بەدڵنیاییەوە سیر کە لە ڕاستیدا لەم دوایانەدا بینیمان کەوە لە نێوان ئێران و ئیسرائیل پێکدادانێکی چەکداری ڕوویدا کە ئەمە دەمێک بۆ ڕووی نەدابوو. با بەڕاشکاوی بیڵێن ئێران لەگەڵ ئیسرائیل کە مامەڵی دەکرد لە ڕێگەی بیرکارەکانیەوە لە عێراق و لە ناوچەکەدا کەوا بۆ نمونە ناوچەکانیان بەرژەوەندەکانی ئێرانیان بۆ دووبان دەکرد لە ناوچەکەدا. لە هەمان کاتدا تەنانەت باشیان لەوەی دەکرد کە لە هەرێمی کوردستان هەندێک لە بەرژەوەندی دیکە هەن کە ئەمە بەڕاستی هەندێک پاسە هەبوون، بەڕاستی هیچ بنەمایان نەبوو لە هەمان کاتدا. بەڵام لە ماوەی ڕابردوودا لەسەر هەفتەی ڕابردوودا بەڕاستی بابەتەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە بوو بە پێکدادانێکی ڕاستەوخۆ لە نێوان ئەو وڵاتانەدا کە پێشتر لە ڕێگەی بریکارەکانەوە شەڕی یەکتریان دەکرد. بینیمان کە چۆن گۆڕانکاری ڕوویدا. بۆیە پێمان وایەکەوە لە ناوچەکە چی ڕوودەدێت لە بەردەم قۆناغێکی نوێدایە ناوچەکە لە ڕووی سەربازی و تەنها لە ڕووی سیاسیشەوە. سەبارەت بە بابەتی ئێران پێمان وایەکەوە تەنانەت لە ڕووی سیاسیشەوە ئێستا پشت بە گفتوگۆ دەبەستێت لەگەڵ لانەکاندا. هەرێمی کوردستانی یەکێک لە کۆڵەگە سەرچەکانە بۆ گفتوگۆی هەرێمی کوردستان هەر لە کۆنەوە لە چەندین ساڵی ڕابردوودا بەڕاستی توانیوەتی هاوسەنجی لە ناوچەک هاوسەنجی پێگەی خۆی ڕابگرێت سەرکردەکانی هەرێمی کوردستان کە پابەندی خۆیان دووپات کردوێتەوە بە عەقلانیەت و دانایی مامەڵەیان کرد، بە میانڕەوی مامەڵەیان کردو تاوەکو ئەم ساتە کە تێدا قسە دەکەین وەکو باسمان کرد ئەوەی کە ئەو جموجۆڵەی کە هەبووە. بۆیە پێمان وایەکەوە ئەم قۆناغای لەو پەیوەندیەکانی ئێران و هەرێمی کوردستان و عێراق و ئێران لە هەمان کاتدا قۆناغێکی نوێ دەست پێ دەکات. لە ماوەکانی ڕابردووە سەرۆکوەزیریان مەسرور بارزانی سەردانی واشنتۆنی کرد لە دوای سەردانەکەی ئەو کۆمەڵی گیر و گرفتە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرال چارەسەر بوون. دواتر سەردانی ڕاجەب تەیب ئەردوغانی بۆ هەولێر بەدوێدا هات، هەروە سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تاران و چاوەڕێکرێت کە سەرۆکی ئێران سەردانی هەرێمی کوردستان بکات. ئەمە تا چەند نیشاندەری ئەوەیە کە هەرێمی کوردستان و سەرکردەکانی هەرێمی کوردستان خاوەن بڕیارن لە ناوچەکە و بە هەندەوە گوێیان لێگیرێت.
بەڵێ من باسم کرد بەڕاستی ئەمە دەستپێشخێرێکی گرنگ بوو بۆ کۆبوونەوەی دیکەش هەروەکو چۆن سەرۆکوەزیران مەسعود بارزانی سەردانەکەی بۆ ئەمریکا ئەنجام نە سەردانێکی زۆر سەرکەوتوو بوو لە هەمان کاتدا ئەویش نەخشەڕێگەیشی دیکە بوو بۆ کۆمەڵی کۆبوونەوەی دیکە بۆ چەندین پرسی هەستیار بۆ پرسەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا لەمە کاتدا با بڵێن ئەمریکا ڕۆڵێکی چالاک دەژێرێت لە عێراقدا ئێمە نکۆڵی لەوە ناکەین کە ئەمڕۆ عێراق حکوومەتی عێراق بەڕاستی وەکو گوتمان پێویستی بە پاڵپشتی زیاتر هەیە چونکە کە لە 20 ساڵی ڕابردوو وەکو باسمان کرد بۆیە بڕیارەکە بەڕاستی تەنها لە دەست حکوومەتی عێراق خۆیدا نییە بۆ نمونە بڕیارەکان ڕەنگە بڕیارێکی ئێرانیشی لەگەڵ بێ بڕیاری ئەمریکاشی لەگەڵدا بێت دەسوەردان هەبێت لە هەردوو لایەوە ئەمە بەڕاستی نکۆڵی ناکرێتە ئەگەرچی بەغداڕەتی دەکاتەوە بەڵام ئەمە واقعەکەی هەیە بۆ نمونە باسی دەکەین بابەتێکی دیکە ئەوەیە کە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا حکوومەتی ئێران بکرێت چونکە ئەوانە دوو یاریزانی سەرەکین لە عێراقدا هەماهەنگیان هەبێت زیاتر بۆ چارەسەرکردنی کێشە هەڵبەسەردراوەکان بۆ نمونە بابەتی کێشە ئەمنی و ئابوووریەکان تەنانەت بابەتی ناوخۆیی لە نێوان هەرێمی کوردستان و بەغداشدا ئەوانش دەکرێت ڕۆڵ بجێرن کێشەکان چارەسەر بکرێن لەوانە جێبەجێکردنی دەستوری عێراقی مادەکانی دەستور جێبەجێ بکرێن کە بەشەشان تاوکو ئێستا پەک خراون جێبەجێ نەکراون بۆیە پێمان وایە کەوا ئەم سەردانانە کاریگەریان دەبێت بۆ بەرژەوەنی گشتی لە هەرێمی کوردستان و لا ناوچەکە بەگشتی لە دوای دروستبوونی شەڕی ئیسرائیل و حەماس ئەترسێکە بوو لە تێکچوونی دۆخی ناوچەکە بە گشتی بەتایبەت کە بەرەی مقاومە کەوتنە پەلاماردانی هەرێمی کوردستان و هاوپەیمانی نێودەوڵەتی دواترش بەریەکەوتنی ئیسرائیل و ئێرانی بەدووادا هات ینی خەریک بۆ شەڕی درۆن و موشک لە نێوان چەند لایەنێک و چەند دەوڵەتێکە پێتان وایە ئێستا دەوڵەتەکان خەریکە لەم قۆناغا ئەگەنەوە بڕوایی کە دیبلۆماسیەت و گفتوگۆ باشترە و گرنگترە لە بەریەکەوتنی سەربازی بەڵێ بەدڵنیایەوە هەمیشە چارەسەری ئاشتیان و دیبلۆماسیانە زۆر باشترە لە چارەسەری سەرباز لە بژاری سەربازی ئێمە ئەمڕۆ لە عێراقدا بینیمە لە چەندەی ڕابردوودا چەشتومانە بەدەست شەڕەکانەوە هیچ سوودمان لێ نەبینیوە دەکرێت کێشەکان لە ڕێگەی دیبلۆماسیەوە چارەسەر لەلا ئەمە لەلایەک لەلاشی دیکەوە پێمان وایەکەوە ئێران جدیەتی نەبووە لە ئەوەی کەوا شەڕێکی هەرێمی هەبێت لە ناوچەکەدا بەهۆی چەند بابەتێکەوە چەند ڕەهەندێکی دیکەوە بەڵام وەکو گوتمان وەڵامەکە چۆن بوو وەڵامەکە بەڕاستی دیاریکرا بوو سنووردار بوو تەنانەت بینیمان زیانەکانیش کە ئەو کاتە باسمان کرد زیانەکان سنووردار بوو دەتوانین بڵێن سفر بوو لانی ئیسرائیلیەوە بەڵام وەکو گوتمان بابەتەکە وەڵامی دانەوەی وەڵامدانەوەی ئێران تەنها بۆچی بوو تەنها بۆ ئەوە بووکەوە بۆ وەڵامدانەوەی ئەو بوو کە ئیسرائیل هێرشی کرد بۆیە پێمان وایە کەوا بابەتی بەرەنگاربوونەوەی سەربازی بەڕاستی لە ناوچەکەدا کۆتایی هاتووە ئێستا دەتوانین بڵێن گفتوگۆ هەیە دەتوانین بڵێن ئێستا دۆخەکە یەکسان بۆتەوە بابەتەکە دەستی پێکردووە بە چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگەی گفتوگۆ دیبلۆماسی و پێشمان وایە کە هەرێمی کوردستان یەکێکە لە ئەندامەکان لەکێکە لە پێگەسەرەکیەکان کە دەتوانێت ڕۆڵی لە چارەسەرکردنیەکان هەبێت. تەجربەی شرۆڤەکاری سیاسی لە ئەستۆدیۆ ئامادە بووی سوپاس بۆ شرۆڤەکانتان بەخێرات.